بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، حق حمده الصلاة والسلام على أشرف خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك لعظيم سلطانك. ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وقنا عذاب النار، اللهم آمين. مامۆستایانی مێزەرسپی و بەڕێز و شکۆمەند، بەڕێز بەڕێوەبەری ئەوقافی پارێزگای سلێمانی، حاجیان و گەنجان و مناڵانی ئەم دەڤەرە، السلام عليكم ورحمة الله وبركاته. زۆر بەگەرمی بە بۆنەی سەر لە نوێ بنیاننانەوەی ماڵێک لە ماڵەکانی خوای گەورە، بە بۆنەی سەر لە نوێ دروستکردنەوەی مزگەوتی تەبایی لە گەڕەکی کانیسپیکەی شاری سلێمانی، زۆر بەگەرمی بە خێراتنی هەموو لایەکتانەکەین. خوای گەورە بۆ ئەم کارە پڕ خێر و بەرەکەتە، بۆ ئەم ئەرکە گەورەیە، هەموو هەنگاوێکتان بە خێر و بە خۆشی و بە عیبادەت بۆ بنووسێ ئینشاءالله. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، ئەم ئاهەنگەی ئەمڕۆ لە پایکردنەوەی گەورەترین و پیرۆزترین ماڵێکە لە ماڵەکانی خوای پەروەردگار. پیرۆزبایی لە هەموو لایەکەکەین، بە تایبەتی جانیشتوانی گەڕەکی کانیسپیکە و ئەو نوێژخوێن و ڕێبوار و میوانانەی کە ڕێیان نەکەوێتە ئێرە. پیرۆز بێک لە هەموو لایەک، خوای گەورە لە هەموو لایەکی قبوڵ کات. خوای گەورە ئینشاءالله ئەم بەرەکەتە بڕژێنێ بەسەر هەموو لایەکە ئینشاءالله. میوانە بەڕێزی خۆشەویستەکان، باشترین دەستپێک بۆ ئەوەی کە ئاهەنگەکەمانی پێ بڕازێنینەوە، خوێندنەوەی چەند ئاەتێکە لە قورئانی پیرۆز بۆ ئاودانی دڵەکانمان لەلایەن برای بەڕێزی خۆشەویستمان کاک شێخ ڕەحیم و با بفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله وكفى بالله حسيبا. ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين وكان الله بكل شيء عليما. يا أيها الذين آمنوا اذكروا الله ذكرا كثيرا وسبحوه بكرة وأصيلا. والذي يصلي عليكم وملائكته ليخرجكم من الظلمات إلى النور وكان الله بكل شيء عليما. أعوذ بالله من الشيطان الرجيم. ما كان للمشركين أن يعمروا مساجد الله شاهدين على أنفسهم بالكفر
أولئك حبطت أعمالهم وفي النار هم خالدون إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر وأقام الصلاة وآتى الزكاة ولم يخش إلا الله فعسى أولئك أن يكونوا من المهتدين صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. تەنها بەناوی خوای بەخشندە و میهرەبان میوانە بەڕێز و خۆشەویستەکان ئامادەبوانی ئەم مزگەوتە، مامۆستایانی مێزەرسپی و فەقێ جوانەکان، بەڕێزان بەرپرسی نوێنەری بەڕێوەبەرایەتی گشتی ئەوقافی سلێمانی، بەڕێوەبەری ئەوقافی سلێمانی، بەڕێزان نوێنەری یەکێتی زانایانی ئیسلامی، نوێژخوێنان و دانیشتوانی گەڕەکی کانی سپیکە، هەموو لایەکتان یەخوا بەخێر بێن سەرچاو. هەر بووە بە عورف و عادەت کەوا کەسێک پێشوازی و بەخێراتن لە میوانە بەڕێزاکان بکە، ئەگینا هەمووتان وەکو ئێمە خاوەن ماڵن و ماڵەکەش ماڵی خوای پەروەردگارە. بەش بە حاڵی خۆم پیرۆزبایی ئاراستەی گەڕەکی کانی سپیکە و نوێژخوێنانی مزگەوتی تەبایی ئەەکەم بەهۆی کردنەوە و نۆژنکردنەوەی ئەم مزگەوتە جوانەکەوە شاکارێکی جوان و شاکارێکی پیرۆزە پێشکەشکراوە بە ئەم شوێنە. پرسیارم لێ کرا ئەم مزگەوتە کێ پاڵپشت و کێ یارمەتی دەربووە. وتم هەر نوێژخوێنەکانی ئەم مزگەوتە و ئەم مەنتیقە بەڕاستی هەم پاڵپشت بوون و هەم پاڵنەر بوون بۆی کەوا ئێمە هەستین بە نوێکردنەوە و نۆژنکردنەوەی ئەم مزگەوتە. خۆشبەختانە ئەم مەنتیقە الحەمدولله نوێژخوێنی باشی تایە بەڕاستی، بۆیە زۆر جار هەستمانە کرد کەوا مزگەوت ماشاءالله حتا لە نوێژە فەرزەکانە نوێژی مەغریب و نوێژی عیشا پڕ ئەبوو مزگەوت. بۆیە بیرمان لەوە کردەوەکەوە ئەم مزگەوتە ئەبێ جارێکی تر دووبارە سەر لە نوێ نوێژن بکرێتەوە و دروست بکرێتەوە. خۆشبەختانە الحەمدولله خوای پەروەردگار کاری ئاسان کرد، باخەڵی خێرخوازان پڕ بێت، یارمەتی دەربوون بۆی کەوا ئەم مزگەوتە جوانە بەم شێوە قەشەنگە بەڕێزان دروست بکرێتەوە. خۆشبەختانە مژدە ئەدەم بە دوو پۆل، یەکیان ئەوانن کەوا یارمەتی دەربوون بۆ نۆژنکردنەوە و دروستکردنەوەی مزگەوتەکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکی شیرینیدا ئەفەرمێت من بنا لله بيتا بنى الله له بيتا في الجنة. هەر کەس ماڵێک بۆ خوا بنیاد بنێ، خوای پەروەردگار ماڵێکی بۆ بنیاد ئەنێ لە بەهەشتا. لە فەرمودەیەکی تریا ئەفەرمێ ئەگەر بە قەدەر هێلانە قەتەیەکیش بێ، ئەها هێلانێکی بچووکەوە قەتێ ئەگەر ڕێو هێلکەی تیاکە، کەواتە هەر کەسێ بە هەر مەبلەغێک یارمەتی دەربوو بێ بۆ دروستکردنی ئەم مزگەوتە یا هەر مزگەوتێکی تر ئینشاءالله ئەو مژدە خۆشەی پێ ئەدرێت. و مژدەی دووهەمم بەڕێزان بۆ بەڕێستانە کەوا دێن بۆ مزگەوت و ئاوەدانی ئەکەنەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت ئایا نابینن ئەگەر هەرێکێک لە ئێوە ڕووبارێک لە بەرماڵیان نابێت ڕۆژی 5 جار خۆی لێ بشۆرێت، ئایا هیچ چڵک و چەپەڵێکی پێوە ئەمێنێ؟ وتیان بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەخێر ئەی پێغەمبەری خوا چڵک و چەپەڵی پێوە نامێنێ. فەرمی دەبا پێتان بڵێم نوێژ 5 فەرزەی نوێژ وەکو ئەوە وایە کەوا هەموو ڕۆژێک تۆ 5 جار خۆت بشۆری، لە چنگ و لە چڵک و چەپەڵی گوناه و تاوان نەجات دەبێت. ئێمە بەڕێزانە بێ بەڕاستی شکری خوای پەروەردگار بکەین کەوا الحەمدولله لە هەموو کوچە و کۆڵانێکە، لە هەموو لادێ و گوندێکە مزگەوتێک جوان نەخشێنراوە. بەس ئەوەندەی ئەوێکەوە ئینسان بڕواتە ناوی داوا لە خوای پەروەردگار بکە کەوا خوا لە گوناهەکانی خۆش بێت. شوێنی خواناسی و عیرفانە مزگەوت،
سوژدەگا و ماڵی یەزدانە مزگەوت ڕێگای تەوحیدی یەزدانە مزگەوت سێبەری عەرشی ڕەحمانە مزگەوت یەکەم هەنگاوی هیجرانە مزگەوت هاندەری خێر و ئیحسانە مزگەوت کۆڕبەندی ذیکر و نزایە مزگەوت بۆ عیشقی خودا هێمایە مزگەوت سەلای بانگی حەق ئیسلامە مزگەوت بۆ گەنج و پیران جێی ڕۆژانە مزگەوت فێرگەی زانین و تەقوایە مزگەوت بۆ دەردی دەروون شیفایە مزگەوت. میوانە بەڕێز و خۆشەویستەکان، دەستەش وتەی بەڕێز کاک حاجی ئیدریس جێگری بەڕێوەبەری گشتی ئەوقافی پارێزگای سلێمانی پێشکەشەکەی با بفەرمێت. بەناوی بەڕێوەبەرایەتی گشتی ئەوقافی سلێمانیەوە بە خێراتنتان دەکەین بۆ کردنەوەی ئەم مزگەوتە کە بە شێوازێکی هونەری و ئەندازیاری جوان وەک دیاریەک لەلایەن خوێرخوازانەوە بە هاوکاری و ڕێنمایی ئەندازیارانی ئەوقاف پێشکەش بە خەڵکی ئەم گەڕەکە کراوە کە شایانی خزمەتن لە هەموو بوارەکانی تردا. وێڕای پیرۆزباییمان لەم گەڕەکە و نوێژخوێنانی ئەم مزگەوتە دەستخۆشی و پێزانینی خۆمان دەردەبڕین بۆ خەڵکانی خوێرخواز و چاکەکار و هەموو ئەو کەس و لایەنە ئیداری و ئەندازیاریانەی کە دەستیان هەبووە لە بنیادنانی ئەم پرۆژەیەدا داواکارین لە خوای میهرەبان کە ئەم کارەیان بۆ بکاتە هۆکاری سەربەرزی دنیا و قیامەتیان. بەڕێزان، مزگەوت تەنها بینایەک نییە بۆ ئەوەی کە پەرستشی تێدا بکرێت، بگرە زۆر لەوە زیاترە. مزگەوت دامەزراوەیەکە کە ڕۆڵی گرنگ و کاریگەری هەیە لە هەموو بوارەکانی تری ژیانی مرۆڤەکاندا. جێگەی پەروەردەکردن و پێگەیاندنی ڕۆڵەی دڵسۆز و بەسوودە بۆ کۆمەڵگا. ڕۆڵی هەیە لە ئاراستەکردن و هۆشیارکردنەوەی خەڵکی لە هەموو کایە جیاوازەکانی ژیاندا. لە مزگەوتەکانی کوردستاندا چەندین کەسایەتی نیشتیمانی و نەتەوەیی و ڕۆشنبیر و شاعیر و ئەدیبی گەورە پەروەردەکراون کە جێگەی شانازین و هەندێکیان سنووری پرشنگی زانست و جێدەستیان لە تەواوی جیهانی ئیسلامیدا ڕەنگی داوەتەوە. مزگەوت لە هەر جێگەیەکدا بێت دەبێت هۆکاری ئارامی و دڵنیایی بێت و ئەم ئەرکەش دەکەوێتە ئەستۆی مامۆستای ئاینی بە هاوکاری خەڵک و نوێژخوێنان و ڕێنمایی ئەوقاف کە پەیامی ئاشتی و تەبایی و ئاسایشی کۆمەڵگای و هاوکاری و بەنەمەوەبوون لەناو خەڵکیدا پەرە پێ بدەن. سپاس بۆ خوا کە مزگەوتەکانی کوردستان بە شێوەیەکی گشتی ڕۆڵی باش و ئەرێنی هەبووە لەم بوارەدا. هیوادارین و داواکارین لە خوای گەورە کە ئەم مزگەوتەش لە دوای دروستکردنەوەی بەم شێوازە نوێ و پێشکەوتووە ببێتە مای خێر و خۆشی بۆ خەڵکی ئەم گەڕەکە و گشت خێرخوازان کە بەدەست و وتەی خێر و قەڵەمیان بەشدار بوون. خوای گەورە پشت و پەنای هەموو لایەک بێت، هەمیشە لە خێر و چاکە و سەلامەتی دابن. والسلام عليكم ورحمة الله وبركاته. باشترین شوێن و مەکانە مزگەوت بۆ پەیامی حەق سیمایە مزگەوت بۆ گوناهباران پەنایە مزگەوت کەشتی ڕزگاری چاکانە مزگەوت لانەی ڕێبوار و پاکانە مزگەوت بۆ ئاشتی کۆمەڵ دەرمانە مزگەوت ئاوێزانبوونی دڵانە مزگەوت کانیاوی نور و ئیمانە مزگەوت تەجەلای تاکی یەزدانە مزگەوت تا ڕۆژی دوایی کاروانە مزگەوت شایەنی قەدر و بونیانە مزگەوت. هەزاران جار سوپاس و ستایش بۆ خوای گەورە لەسەر تەواوکردنی ئەم مزگەوتە. سوپاسان دەکەین بە ئامادەبوونتان بۆ
مەراسیمی کردنەوەی ماڵێک لە ماڵەکانی خوای گەورە. بەڕێزان خۆشەویستان، ئامادەبوان بە ناوی سەرپەرشتیارانی دروستکردنەوەی مزگەوتی تەبایی بەڕێزان مامۆستا جەمال و کاک حاجی عارف و کوڕە بەڕێزەکانی، کاک حاجی لوقمان و بەندەی لە خزمەتانە، زۆر بە خەیاتنی گەرمتان لێ یەکەم لە مامۆستایانی ئاینی و بەرپرسانی حکومی و حیزبی ئەگەر ئامادە بن لە مەراسیمەکەدا، ڕیسپی و میوانانی ماڵی خوا هەموو دانیشتوانی گەڕێک بە خەیاتنێکی گەرمتان لێ یەکەین، یاخوا بەخێر بێن سەر چاومان. سوپاسان دەکەین بەدەم بانگێژنامەکەمانەوە هاتن بۆ مەراسیمی کردنەوەی ماڵێک لە ماڵە جوان و قەشنگەکانی خوای گەورە، ئەویش مزگەوتی تەباییە. جێگای خۆیەتی لێرەوە دوعای خێر بۆ خاوەنی ئەم مڵکە بکەین کاک حاجی عەلی کە وەفاتی کردووە کانیسپیکەیی، ئەم زەوەی بەڕووبەری 709 مەتر وەقف کردووە بۆ مزگەوت لە ساڵی 2003-2004. کاک حاجی عارف لەگەڵ خەڵکی ئەم گەڕەکەیە خوا جەزای بەخێریان باتەوە، هەڵساون بە دروستکردنی بۆ ئەو کاتە مزگەوتێکی زۆر باش و جێگای نوێژخوانانی تیا بۆتەوە. ئێمەش بۆ تەواوکردنی ئەم کارە خێر و پیرۆزەی ئەوان جارێکی تر هەڵساین توانیمان بە جوانترین شێوازی ئەندازەیی و بە شێوازێکی سەردەمیانە بە مۆڵەتی شارەوانی و لەژێر چاودێری ئەندازەی ئەوقافی گشتی وەقافی سلێمانیە ئەم مزگەوتە جوانە بە ماوەی ساڵێک تەواو بکەین. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان ئەمڕۆ بەشدار بووین لە ئاهەنگی کردنەوەی مزگەوتی تەبایی لە گەڕەکی کانیسپیکە و سوپاس بۆخوا مسلمانان بە جۆش و خرۆشێکی زۆرەوە ئامادەیان بوو، بەشدار بوون، چونکە ئەم گەڕەکە هەم قەڵەباڵێکی زۆری هەیە، هەم بەڕاستی زۆر شایستە بوو مزگەوتێکی گەوریان هەبێ. سوپاس بەخوا بە هەوڵی خێرخوازان تواندرا مزگەوتەکە تەواو بکرێ، خوا پاداشتیان باتەوە. ئەوانەی کەوا بە فلسێک بە پارەیەکی کەم بەشدار بوون لە دروستکردنەوەی بێگومان ئەوە خوای گەورە ماڵەشی ئەوای بۆ دروستەکە بە پێی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. جا ئەوەی گرنگە هەم ئاوادانکردنەوەی لە ڕووی بیناسازی، هەم ئاوادانکردنەوە بە تەقوا و تاعات و عیبادەت و هەم هاوکاریکردنی مامۆستا و ستافی مزگەوت و هەموو ئەوانە. زۆر گرنگە ئێمە بەشدار بین لە کردنەوەی مزگەوتەکان و هەروەها لە دروستکردنی مزگەوتەکان لە هەموو ڕوویەکەوە، چونکە مزگەوت ئەوە شوێنی پەرستگای مسلمانانە، مزگەوت شوێنی پێکەوەژیانە، مزگەوت یەک ڕزی و برایەتیمان بۆ دروست دەکا، مزگەوت وامان لێ دەکات کە ئێمە پاک و خاوێن بین، مزگەوت کۆمان دەکاتەوە، مزگەوت شوێنی ڕۆشنبیری ئیسلامی و ئیمانیە. بۆیە هەر هەمومان هەوڵ دەین لە خزمەت مزگەوتەکاندا بین بە هەموو شێوەیەک و هەروەها پێداویستەکانیان جێبەجێکەین، چونکە مزگەوتەکانی کوردستان هەمووی لە ڕێی خێرخوازانەوەیە. ئەینا حیزب حکومە زۆرجێ بە مزگەوت نادا، لە ڕێی خێرخوازانەوە ماڵێن ئەوا بێ خوا جیان باتەوە و ئێمەش خۆشحاڵ بووین کە ئەو شەرەفەمان پێبڕا لە ئاهەنگی کردنەوەی مزگەوتی تەبایی گەڕەکی کانیسپیکە بەشدار بووین. یاخوا پیرۆزیان بێ، خوا پاداشت هەمولایەک باتەوە، یاخوا بە تاعەت و عیبادەت زۆر ئاوەدانی کەنەوە. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، ئێمە ئێستا لە مزگەوتی تەباین لە گەڕێکی کانیسپیکە خۆشبەختانە الحەمدولله لیژنەیەک هەستاین بە نوێکردنەوە و نۆژنکردنەوەی ئەم مزگەوتە پیرۆزە، ئەم شوێنە بەڕێزە. بەڕاستی جێگەی خۆی بووکەوە ئەم مزگەوتە دووبارە نۆژن بکرێتەوە، چونکە الحەمدولله خۆشبەختانە ئەم مزگەوتە نوێژخوێنی زۆر بوو و خەڵکی مەنطقەکە قەرەباڵغێکی زۆری تیا بوو و خەڵکیش باش هاتن بەدەممانەوە. سوپاس بۆ خوای پەروەردگار، خێرخوازان، خوا خێران بنووسێ. بەڕاستی کاربەدەستانیش کار ئاسانیان بۆ کردین. خۆشبەختانە کەناڵی پەیامی یەکێک بلۆ کەناڵانەی کەوا توانی بەڕاستی یارمەتیدەرێکی ئەمە بێ بۆی کەوا بتوان ئینشاءڵڵا ناوبانگی ئەم مزگەوتە پەخشکەین بە هەموو لایەکە بۆی کەوا خەڵک بزانن ئێمە هەستاوین بە دروستکردنەوە و نۆژنکردنەوەی ئەم مزگەوتە. بۆیە دەستخۆشی لە هەر کەسێکەکەم کەوا توانی بێتی یارمەتیدەرمان بێ و پاڵنەر بێ بۆی کەوا دووبارە ئەم مزگەوتە نۆژن بکرێتەوە. دەستخۆشیتان لێکم.